بینەران و بیسەرانی خۆشەویستی تیشتیوی ئەم کاتتان باش لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ. سەرەتاش چەند سەردێڕێک. پادگانێکی سپای پاسدارانی ڕژیمی ئێران لە ئەهواز هێرشی کرایە سەر. ژنانی شەترەنجبازی بیانی لە تاران کەوتنە بەر پەلاماری سێکسی. بازاڕی هەڵبژاردن لە شاری سەقێز سارد و سڕە. لە پارێزگای هەراتی ئەفغانستان دژی سیاسەتەکانی ڕژیمی ئێران ڕێپێوان کرا. ئێستاش درێژەی هەواڵەکان. بازاڕی هەڵبژاردن لە شاری سەقێز سارد و سڕە. بازاڕی هەڵبژاردن لە شاری سەقێز نەتەنیا سڕە بەڵکو هەر ڕۆژ هەندێک ڕووداوی سیر و سەمەرە تێیدا ڕوودەدات. بەپێ هەواڵی گەیشتوو بە ماڵپەڕی کوردستان میدیا، ئێوارەی ڕۆژی هەینی ڕێکەوتی سی ڕێبەندان کرێکارانی شارەداری سەقێز لەگەڵ ستادی تەبلیغاتی کاندیدایەک بە ناوی سەلیم زەهرابی دەبێتە شەڕیان. هۆکاری ئەم کارە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ستادی تەبلیغاتی ئەم کاندیدایە ڕێکلامەکانیان بە دیوارەوە چەسپاندبوو. بەپێ یاسایەکە لە شارەداری دەرکراوە ئەم کارە نابێ بکرێ و هەر بەو هۆیەوە کرێکارانی شارەداری لە کاتی لێکردنەوەی ئەو ڕێکلامانە لە دیوارەکان لەگەڵ ئەو ستادە دەبێتە کێشەیان. هەموو کاندیداکان بە پێچەوانەی یاسا بەهۆی تەبلیغاتەوە دیوارەکانیان پیس و ناشرین کردووە. لەو پەیوەندیەدا ستادە تەبلیغاتیەکانی کاندیداکان بەدانی نانی نیوەڕۆ و ئێوارە بە خەڵک دەیان هەوێ سەرنجی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن. کاندیدایەکی ژنیش بە جلوبەرگی کوردی و کاندیدای واش هەیە بە موزیکی کوردی، بەڵام بەگشتی لەم کارە سەرکەوتوو نەبوون و تەنانەت زۆر جار نان و چێشتەکەیان لەسەر دەست دەمێنێتەوە و خەڵک پێشوازی لەو کارەیان ناکەن. هەروەها چەند کەسێکی شۆڕژگێڕ و نەتەوەیی ڕۆیشتونەتە ناو ستادە تەبلیغاتیەکان لەگەڵ چەندین کەس لەو کەسانەی کە کاری تەبلیغات بۆ ئەو کاندیدایانە دەکەن قسەیان کردووە و پێیان ڕاگەیاندون کە ئەو کارێ ئەوان دەیکەن خەیانەت بە نەتەوەی کوردە و تەبلیغات بۆ ڕژیم دەکەن. ئەگەر بۆ پارەش وا دەکەن ئەوە ئێمە زیاتر پارەتان دەدەین بۆ ئەوەی ئێوە واز لەو کارە بێنن. ئەم سەردان و ڕوونکردنەوانە بەخۆشیەوە کاریگەری لەسەر چەندین کەس داناوە و چەندین کەس تا ئێستا وازیان لە تەبلیغاتکردن بۆ کاندیداکان هێناوە. بەپێو هەواڵە لە نێوان لاوان و ئەوانەی تەمەنیان لەسەرەوەیە، لاوان کەمتر سەرنج بە هەڵبژاردنەکان دەدەن و لاوەکان زیاتر لە بەتەمەنەکان بێزاری خۆیان نسبەت بە هەڵبژاردن دەردەبڕن. بەپێ هەواڵێکی ڕوون لەلایەن هەواڵنێری ماڵپەڕی کوردستان میدیا لە شاری سەقزەوە، فەرمانداری سەقێز بڕیاری داوە تا دوای هەڵبژاردن هەوڵ بدرێ بە هیچ شێوەیەک خەڵک لەلایەن ڕژیمەوە ئازار نەدرێن و لەسەر ئەم کارە تاکیدی تند کراوە و فەرمانداری بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک زۆر لەسەر ئەم کارە سوورە. بازاڕی تەبلیغاتکردن لە شاری سەقێز زۆر سارد و سڕە و زۆربەی ئەوانەی کە لە دەور ستادە تەبلیغاتیەکان کۆ دەبنەوە خزم و کەسوکاری کاندیداکان و لەگەڵ ئەوەی بازاڕ لە شاری سەقێز تا درەنگانی شەو هەیە، بەڵام خەڵکێکی کەم بە دەور ستادەکانەوەیە و ستادەکانیش ڕێک لە ناوەندی شار و لە قەرەباڵغترین شوێنی شارە کە خەڵک بۆ کڕینی شتومەک ڕووی تێدەکات. هەروەها چەند کاندید بە بڵاوکردنەوەی بەیاننامە داوایان لە کاندیدەکانی دیکە کردووە کە بێن پێکەوە گفتوگۆ بکەن و چاوە دێران پێیان وایە ئەم کارە تەنیا بۆ ئەوەیە کە سەرنجی خەڵک ڕابکێشن و خەڵک بە دەور خۆیاندا کۆبکەنەوە. ئەوەش لە کاتێکدایەکە تەنانەت بۆ ئەم گفتوگۆیە هیچ شوێنێکیان دیاری نەکردووە و هیچ کامیشیان حازر بۆ کارە نین، چونکە دەترسێن ئەوەی لەسەر یەکتری دەزانن زیاتر لای خەڵک ئاشکرا بێت. پادگانێکی سپای پاسدارانی ڕژیمی ئیسلامی ئێران لە ئەهواز هێرشی کرایە سەر. ڕۆژی ڕابردوو لەلایەن کۆمەڵێک چەکدارەوە هێرش کراوەتە سەر پادگانێکی شاری سوسەنگەرد لە ڕۆژاوای شاری ئەهواز لە پارێزگای خوزستان کە لەلایەن هاوڵاتیانی عەرەبەوە بە خەفاجیە بەناوبانگە و لە ئەنجامی هێرشەکەشدا 2 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان ڕۆژی شەمە ڕێکەوتی 2 ڕەشەمە گوردانی ئەلعیقاب بزوتنەوەی عەرەبی ئازادی بەخشی ئەلەحواز هێرشی چەکدارانەی کردوتە سەر پادگانێکی سەر بە سپای پاسدارانی ڕژیمی ئیسلامی ئێران لە نزیک شاری حەمیدیە هەڵکەوتوو لە جادەی سەرەکی شاری ئەهواز.
ئەو گوردانە لە بەیانەیەکدا بڵاوی کردوێتەوە لە ئەنجامی ئەو هێرشەدا زیان و خەسارێکی زۆر بەو پادگانە کە شوێنی ڕاهێنانی بەسیجی مەردۆمی عێراق واتە هەشتی شعبی و بەسیجەکانی ڕژیمی ئێرانە گەیشتووە. ماڵپەڕی ئەلعەرەبیە نێت لە راپۆرتێکدا لەم بارەوە بڵاوی کردوێتەوە گوردانی ئەلعێقاب لقی نظامی بزوتنەوەی عەرەبی ئازادی بەخشی ئەلەحواز بە چەکی لە جۆری تیربار و مسەلسەل هێرشیان کردوتە سەر ئەو پادگانە و خەساری مادی و گیانیان بە هێزەکانی سپای پاسداران گەیاندووە. ئەو هێرشە دوای ئەوە دێت کە بزوتنەوەی عەرەبی ئازادی بەخشی ئەلەحواز لە بەیانیەکدا هەڕەشەی لە ڕژیمی ئێران کردبوو کە کردەوە جینایەتکارانەکانی ئەو ڕژیمە دەرهەق بەنەتەوەی عەرەبی ئەلەحواز بێوەڵام ناهێڵێتەوە و پەنا بۆ ئۆپراسیۆنی سەربازی دەبات. بزوتنەوەی ئازادیخوازی عەرەبی ئەلەحواز پاش بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆی ئەو هێرشە چەکداریە بەرپرسایەتی ئەو هێرشەی لە ئەستۆ گرتووە. ئەو گروپە هەروەها بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لەسەر لاپەڕەی فەیسبووکی خۆیان ڕایانگەیاندووە کە لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 کەس لە هێزە ئینتزامیەکانی حکوومەت کوژراون و 3 کەسی دیکەش بریندار بوون. بزوتنەوەی عەرەبی ئازادی بەخشی ئەلەحواز یەکێک لە حیزبە سەربەخۆ خوازەکانە کە بۆ سەربەخۆی خەڵکی خوزستان چالاکی دەکات. لە پەراوێزی کێبڕکێکانی گراندپێری جیهانی شەترەنج لە تاراندا 2 شەترەنجبازی ژنی بیانی کە بۆ حەسانەوە چوبوونە پارکێک لە نزیک شوێنی یاریەکان کەوتنە بەر پەلاماری سێکسی. هەواڵداری حکوومەتی ئیسنا لە زاری ماڵپەڕێکی رووسیەوە ڕایگەیاند لە پەراوێزی کێبڕکێ شەترەنجی گراندبێری لە تاراندا کۆمەڵێک کێشە و گرفت بۆ هێندێک لە بەشداربووانی ئەم کێبڕکێیە هاتوۆتە پێش. کۆمەڵێک لە یاریزانان لە گەرمبوونی هەوای شوێنی یاریەکان ناڕازی بوون و هەندێک لەوانەش کێشیان لەگەڵ جلوبەرگەکەیان واتە حیجابی بە زۆر سەپێنراوی حکوومەتی ئێراندا هەبووە. بەڵام کێشەیەکی لەوە گەورەتریش بۆ یاریزانانی میوان هاتوۆتە پێش. ئەو ماڵپەڕە رووسیە باس لەوە دەکات کە 2 شەترەنجبازی ژن بە ناوەکانی والێنتین گانینا خەڵکی رووسیە و پیا کرامێلینگ خەڵکی سوئێد بە مەبەستی پیاسەکردن چبوونە پارک کە لە ڕێگەی گەڕانەوەدا بۆ هۆتێل پیاوێک لە پشتەوە هێرشی کردوتە سەر والێنتین گانینا و پاش گرتنی دەستێکی پێداهێناوە و هەڵاتووە. ئەو 2 شەترەنجبازەش نا پاش ئەو ڕووداوە بە تەواوی باری دەرونیان تێک چووە و دەوترێت بەبێ هاوڕێیەتی پیاوان ناوێرن لە هۆتێلەکە بێنە دەرەوە. لە چەند ساڵی ڕابردوودا ئەو جۆرە ڕووداوانە لە شارە گەورەکانی ئێران و تەنانەت لە نێو بەرپرسان و ئۆرگانە حکوومەتیەکانیش ڕووی لە زیادبوون کردووە و ڕۆژانە هەواڵ و ویدیۆی جۆرا و جۆریش لەو پەیوەندیەدا لە ڕاگەیە نەگشتیەکان بەتایبەت فەزای مەجازی بڵاو دەبێتەوە. کارناسانی پرسە کۆمەڵایەتیەکان لەو باوەڕەدان چوونەسەری ڕێژەی ئەو جۆرە تاوانانە لە کۆمەلگای ئێراندا پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ تونترکردنی گوشار و بربەستەکانی حکوومەت بۆ سەر پەیوەندیەکانی نێوان 2 ڕەگەزی مرۆڤ هەیە و تەنانەت بە هۆکارێکی گرنگیش بۆ بەرزبوونەوەی ڕێژەی تاوان و لادانە کۆمەڵایەتیەکان و تەشەنە سەندنی خەسارە کۆمەڵایەتیەکان بە ئەژمار دێنن. دوا هەواڵ بە سەدان کەس لە خەڵکی پارێزگای هەراتی ئەفغانستان ڕۆژی شەمە ڕێکەوتی 2 ڕەشەمە ڕێپێوانێکیان بە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران وەڕێخست. هەواڵدەریەکان لەو بارەوە بڵاویان کردوێتەوە هاوڵاتیانی ئەفغانی ڕایانگەیاندووە ئێران 3 ساڵ و نیو پێش ئێستا 13 هاوڵاتی خەڵکی ئەفغانستانیان کە چوبوونە ئێران بۆ کارکردن لەلایەن پاسەوانانی سەرسنوورەوە کوشتووە و ئەم تاوانەش تا ئێستا هیچ ئاوڕێکی لێ نەدراوەتەوە. ئەو هاوڵاتیانە بە دروشمی مەرگ بەر ئیران بۆ ماوەی 5 کاتژمێر شاڕێگەی هەرات ئیسلام قەڵایان داخستووە. ناڕازیەکانی ئەفغانستان هۆشداریان داوە بە وڵاتی ئێران و ڕایانگەیاندووە ئەگەر ڕژیمی ئێران قەرەبووی کوژرانی ئەو 13 هاوڵاتی ئەفغانیان نەکاتەوە ئەوان 13 کەسی ئێرانیان لە پارێزگای هەرات دۆزیوەتەوە و دایان کوژن. ئەفغانیە ناڕازیەکان ئەوەشیان خستۆتە ڕوو کە دەوڵەتی ئەفغانستان بەڵێنی داوە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی ئێران لەم بارەوە و توێژ بکات، بەڵام تاکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکان وەڵامێکی ئەرێنیان بە داواکاری هاوڵاتیانی ئەفغانی نەداوەتەوە. بینەران و بیسەرانی خۆشەویست بە هاوڕێتی هاوکارانم ئەم بەشەی هەواڵەکانم پێشکەشکردن. هەر شاد بن.
بینرو بیسرین تیش تیوی دم باش جناواندان نوچیان امی دست به گشتک نوچیان بکن لی دست بگی سر نوچه 32 جاسوسین رژیم ایرانی لعربستان سعودی دا هاتن گرتن زیادتر ج 140 کسان دا تاقین لسوری دا جان خواج دستان جزایا بدار وکرنی بسر دو گرتین بلوش دا هاتا سپاندن بازار هلبجارتنان لباجار ساقز دا نگرمه نهاجی برفراهیان نوچیان بازار هلبجارتنان لباجار ساقز دا نگرمه لگور نوچه کو گهشتی دست ما و لگوری زانیارین کو بلاف دبن شر و پفچون دنابرا کتکارین شارداریا باجار ساقز دگل ستادا پروپاگندان یا کاندیده که بناوی سلیم زهرابی چیده به صدم جی افد بکو ستادا تبلیغاتی یا وی کاندیدایی رکلام خال سر دیواران دابون لگوری یاسای که کل باجارداری هاتیه در کرن نابد چه کس رکلام خال دیواران بده هر به وی صدمه کتکارین شارداری لدما جیکرنا وان رکلامان بربروی حلوستا هری تند یا وی ستاده بون همو کاندیدایان برواجی یاساین کو شارداری در کرنه رکلام خال سر دیواران ددن دوی در حقیقت ستادا تبلیغاتی کاندیدایان به دانا نان نیورو و ایواره به خلک دخوازن بالا خلک باجار سقز بو آلی خار را کشن کاندیدین جنجی بلا خاکرنا کنجن کردی و هروسا کاندید و ساجی هنکو به دانینا موزیکا کردی پروپاگندان جخارا دکن لی بگشتی نکاری نکو دوی کاریدا سرکفتنن بر بچاو به دست بخن هروسا چند کسین شورشگر و نتوایی سردانا وان ستادن تبلیغاتی کرنه دگل چندین کسان جوان کو کار تبلیغاتی جبو کاندیدا دکن قصه کرنه و به وان را گهاندنه او کاری کو اون دکن ایخانت به نتوا کرده و تبلیغات جبو رژیما ایرانی هکی اون بو ورگرتنا پاره وی کاری دکن امی پره که زیراتر بدنوه اون جی دو جوی کاری خواه بردن به خواشی و او کاریوان باندورا خالصر چندین کسان دانیه چندین کسی حتی اینها دوج تبلیغات کرن جبو کاندیدان بردانه لگور نوچین کو دگیجنه دسته مد نواوان کسین گنج و ین به تمنده کسین گنج و جوان کمتر بالا خاددنه هل بجارتنان لگور نوچه که دنج کو گیشته مال پرا کردستان میدیا ده باجار سقز ده فرمانداریا باجار سقز بریار دایکو پشتی هل بجارتنان به چه شوه که آزار و اذیت خلقین نکنو لسر وی کاری پیداگری هاتیه کرنو فرمانداری بنا خاپاندنا خلق وی حرمه گلک پیداگره بازار پروپاگندیان ده باجار سقز ده گلک ساره پرانیای اینکو لدورا ستادن پروپاگندیان کم دبن خزم و کسو کاره کاندیدانن دگل اویکو بازار لباجار سقز ده حتی درنگی که شوی هیا لی خلق کی کم لدورا ستادان کم دبن و هر وسا ستادن وانجی راست د ناوندا باجار و جن قربالغ ین باجار هاتن دانین کو خلق جبونا کرینا پیوستین روزانه سردانا وانجیان دکن جالی کردن و چند کاندیدان به بلاو کرنا داخویانیان داخواز ج کاندیدان کرنه کو بین و به هفره بحث و گنگشه بکن و لگورا گوتنا چاودیران او کاروان تنه بناوی کو خلقی بو آلی خارا کشنو خلقی لدور خا کم بکن او یک دمکی دایه که حتی اینها جی بو وان گوتو بیجانو بحث و گنگشیان چه جیک نهاتی دیاری کرنو چه یک جی حاضر بیوی کاری نبون جبر که دترسن او تشتین که لسر یکتر دزانن زیلتر آشکرا بنو ادی خلق به تواهی جوان هلبجارتنان دور بکون
32 جاسوس ایرانی ین رژیم ایران در عربستان سعودی ده هاتنه گرتن. دادگاه جزایی عربستان سعودی 32 کسان به سوچ آژانتیا جبو رژیم ایران دادگاهی دکه. لگوری نوچه روزنامه عکاس دناو وان 32 آژان ایران ده یک ایرانی و یک جی افغانیه و ین دن هموجی همبلاتین عربستان سعودی نه و سوچین وان کسان به وی آوایی هاتیا را گهاندن. پیک آنینا هستین جاسوسی جعالی استخبارات رژیم ایرانی و دست پیکرنا به اپراسیون تکداری لدجی ناوند لشکری و ناوند آبوری و تکبرنا اولهی گشتی و پیک آنینا روشک آلوز و تولیهو. پیک آنینا خرابکاریان در نافچه قطیف در عربستان سعودی ده لگورا بریارین ریبر رژیم ایران علی خامنه‌ای اندامگیری و آژانتیج ایران را و بکار آنینا نرم آلاوین آژانتیه بشتاریا دکریارین دجمنکارانه لدجی عربستان سعودی و ایخانت کرنا به پاشای عربستانه بلاف کرنا وان پرتوک و وشان قدغه کری که دکارن اولهی یا نتوایی و هر وسا آرامی در عربستان سعودی دا تک بدن. هجای باسه کو اوای یکم جار نینه کو جاسوسین رژیم ایران در عربستان سعودی ده و در ولات دنین کنداوی دا تینه گرتن و تینه دادگاهی کرن. محک برین هاجی لولات کویت ده چند ایرانی به تاوانا کریارین تروریستی و آژانتی جبو رژیم ایران به اعدام محکوم بون. کمارا اسلامی ایران جی ساله به میلیاردان دلاری بنا بلاو کرنا هزرا شیعگری و بلاو کرنا ایدئولوژیا ولی فقیه و دستیوردانا دنوا کاروبارین ولاتین حریم ده خرج دکه. جزای بداروکرنی بسر دو گرتین بلوچ ده هاتا سپاندن. دو گرتین بلوچ که دما بریوچونا مشا نرازی بونه ده لهمبری بنچاو کرنا مولوی فتحی محمد نقشبندی و کروی حافظ عبدالخفار نقشبندی ده هاتبون بنچاو کرن به جزایا بداروکرنی و 5 سال حبسه هاتن محکوم کرن. کمپینا چالاکین بلوچ را گهاند که جابر صبوری کره خلام قادر که ده تمن 30 سالی ده به تومت حولدان بنا تکدانا اولهی و نتوایی و هر سا توشکرنا خلکی و خاپاندنا بیرورای گشتی به جزای اعدام هاتیه محکوم کرن. هر سا صلاح الدین بولدئی به جزای 7 سال حبسه هاته محکوم کرن. جعالیه کردن و هات را گهاندن که جزای بداروکرنا 10 گرتین دنه ده گرتیگه ها زاهدان ده که ده مها گلانا ای سال ده به تومتا مادین هشبر هاتبون گرتن حکم اعدام به سروانده هاتا سپاندن. هاتیه را گهاندن که اف 10 کس ده دمکی ده به جزای اعدام هاتنه محکوم کرن که اف ده بیجن او حکمی که جمره هاتیه برین حکمه که نروایه و مادین هشبر ده دستین مده نه هاتنه گرتن. زیادتر ج 140 کسی ده تقین لسوری ده جان خواج دست دان. لتقینا ده حریم زینبیه ده آلی کم که خلق ویشی انه 83 کسان جان خواج دست دا. لگورنو چگهانیا فرمی یا دولت سوریه بناوی سانا سربار 83 کشتیان 108 کسین دنیجی به گرانی بریندار بون. اوا جارا دویمینه که دوان چند هفته یانده تقین هری مازن سوریه ده رو ددن. داعش برپرساتی وان تقینان کشا استوی خواه. جعالیه کدن و سازیه چوادر یا ماف مروان آسوریه جی که بنکه وی ده لندن ده یا را گهاندیه 59 کسان ده تقین لحمسه ده جان خواج دستان. لگورا وی چافکانی آلیه کم 39 کس جوان کشتیان خلق سویل بون. تقین ده سوریه ده دمکی در رو ددن که جان کری وزیر کاروبار در و آمریکای راگهاند که لسر راگهاندن آگربس
د سوریه ده ملحف کریه. وزارت کاروبار در و یا روسی جا را گهاندیه که اول لحف کرن وان گروپان بخواه ناگره که کنسه و اولکاری آنکو شورای امنیت وان وکه تروریست ده حسبینه. جناوندان نوچهان یا تیش تیوی نوچه هاتن پیشکش کرن حتی جاره کردن دن باش.